چامپیۆنز لیگ لە قۆناغی کرانە دەرەوەدایە و ئەم هەفتەیە ناسنامەی چواریانی گەیشت و بە قۆناغی پێشکۆتایی ئاشکرا دەکرێن. سێشەممە لە کاتژمێردا دوو یاری بەڕێوە دەچن لە یاریەکانی گەڕانەوەی قۆناغی چارەکی کۆتایی یانەی بەرشەلۆنە ئیسپانی لە دەرەوە یاریگای خۆی دەبێتە میوانی یانەی برۆسیا دۆرتمۆندی ئەڵمانی. بەرشەلۆنە بە ڕێژەیەکی زۆر گەیشتۆتە قۆناغی پێشکۆتایی پاڵەوانێتێکە بەهۆیەوەی لە یاری چووندا کە لە یاریگای خۆی ئەنجامی دابوو بە 4 گۆڵی بێ بەرامبەر بردنەوەی بەدەستێنا. یانە کەتەلۆنیەکە لەم یاریەدا بە هەموو بردنەوە و یەکسانبوونێک دەگاتە قۆناغی پێشکۆتایی، تەنانەت لە کاتی شکستێنان بە جیاوازی 3 گۆڵیش دەگاتە هەمان قۆناغ. هەروەها شکست بە جیاوازی 4 گۆڵ و بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان هەمان ئامانج بەدەست دەهێنێت. لە بەرامبەردا یانە ئەڵمانیەکە ئەرکی زۆر قورسە و چاوەڕێی موعجیزە دەکات تا بتوانێت بگات بە قۆناغی داهاتوو، چونکە پێویستی بە بردنەوەیە بە جیاوازی زیاتر لە 4 گۆڵ تا بگات بە قۆناغی پێشکۆتایی یان بە جیاوازی 4 گۆڵ و بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان کە ئەوەش ئەستەمە. لە هەمان کاتدا و لە یارێکی تردا یانەی پاریسان جەرمانی فەڕەنسی لە دەرەوە یاریگای خۆی دەبێتە میوان یانەی ئەستۆن ڤیلا ئینگلیزی. یانە فەڕەنسیەکە ئەگەری گەیشتنی بە قۆناغی پێشکۆتایی زیاترە بەهۆیەوەی یاری چوونی بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە سوودی خۆی کۆتایی پێنابوو. لەم یاریەشدا بە هەموو بردنەوە یەکسانبوونێک دەگاتە ئەو قۆناغە، تەنانەت لە ئەگەری شکست بە جیاوازی گۆڵێکیش هەمان ئامانج بەدەستدەهێنێت. ئەستۆن ڤیلاش لەم یاریەدا لە بەردەم ئەرکێکی قورسدایە، دەبێت بە جیاوازی 2 گۆڵ بردنەوە بەدەست بهێنێت، دواتریش بە لێدانێک لاکەرەوەکان براوە بێت تا بگاتە قۆناغی داهاتوو، یاخود بە جیاوازی زیاتر لە 2 گۆڵ براوە بێ لە کاتی هەر ئەنجامێکی تردا ماڵاوای دەکات. پاریس بەڕاهێنەراتی لوئیس ئێنریکی لەم وەرزەدا بە باشترین ئاستەوە دەرکەوتووە و لە ئێستاشدا یەکێکە لە پاڵیوراوە بەهێزەکان بۆ بردنەوەی نازناوی ئەم وەرزەی چامپیۆنز لیگ.